فەرموون کاکاوڕێ. بەداخە حکوومەتی هەرێم بەدۆخێکی دڵتەزیێنی لێکەوێتەوە ئەمە نەک تەنها ڕێگاوبانەکان و دەیان گرفتی تر ئەمە سەلمێنەری ئەو حقیقەتەیە کە حکوومەتی هەرێم حکوومەتێکی مێینەی مۆدێلە کە ناتوانێت داخوازی هاوڵاتیان پڕ بکاتەوە. حکوومەتێکی چییە؟ حکوومەتێکی چییە؟ ڕەگەزی حکوومەتێکی مێینەیە. ئەمە ئەم بابەتێکی ڕەنگە هەمومان ئیحساسێکمان بە ئینسان بوون هەیە واگەرەتەوێت قسە بە حکوومەت بڵێ لە ڕێی ئێمەوە پێیان مەڵێ کاکتۆر قسەکانی کاکاوڕێ ناکرێت قبول بکرێ بەڕێ سەرک بەلەمان قسەکانی کاکاوڕێ نانە ناکرێت قبول بکرێ بەڕاست کاکاوڕێ لە پرۆتۆکۆڵە سڕێتەوە فەرموون ئەمە تەمیز ئەنسوریە یەکێکیان ئەمە بەڕێ سەرک بەلەمان ناکرێت بکرێ پێش هەموو شتێک ئەوە تەمیز ئەنسوریە کاک دکتۆر ڕێبوار ڕێبوار دکتۆرە کاک ڕێبوار دانش کاک ڕێبوار دانیشن باشە دانیش باش بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێمە ئەمڕۆ دانیشتوین بۆ ئەوەی هەندێک پێشنیازە یاسا و پرۆژە یاسای گرنگ مناقەشە بکەین ئەم جۆرە لە قسەکردن تەنها بۆ سۆشیال میدیایە دانیشن تکایە یاسای گرنگ مناقەشە بکەین ئەم جۆرە لە قسەکردن تەنها بۆ سۆشیال میدیایە دانیشن تکایە